بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە ڕێژەی بارانبارین هەروە زیانەکانی لافاو لە هەرێمی کوردستان دەکەین. دیارە لە دوو ڕۆژی ڕابردوو بارانێکی بەلێزمە چەند ناوچەیەکی گرتەوە بە تایبەتی لە سنووری قەزای چەمچەماڵ، هەروە چەند ناوچەیەکی دیکە هەرێمی کوردستان کە دوو هاوڵاتی لە سنووری چەمچەماڵ گیانێن لەدەستدار و لە سنووری کەرکووکیش دوو هاوڵاتی گیانێن لەدەستدا و لە کراریش منداڵێک بێ سەر و شوێنە وێڕایەوەی کە زیانی مادی زۆر بەرەو ناوچانە کەوتووە. ئێمە باز لە ئەوە دەکەین ئایا و بڕە بارانی کە باریوە چەندە، ئایا بڕی بارانی پێویستا و کوێستا باریوە و چی بکرێ بۆ ڕێگری لە لافاو کە ساڵانە لە هەندێک ناوچە دووبارە دەبێتەوە وایە خەڵکی و ناوچانەش قەرەبوو دەکرێنەوە. ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر هاوڕێیاسین پسپۆڕی جوگرافیای سروشتی و ژینگە لە ستۆدیۆ، هەروە لە چەمچەماڵیشەوە دکتۆر ساڵح حەمەڕەشید چالاکی مەدەنی لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاوتۆر بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاسان دەکەین. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو ڕێژەیە کە دوای لە هۆکاری دووزمونی لافای وسە دەکەین، بەس ئەو ڕێژەی کە باران باریوە لە هەرێم بەپێی کەشناسی هەرێم بێ ئەمساڵ ڕێژەکە زیاترە. بۆ لە هەورێر ساڵی ڕابردوو 32 میلیم باریوە تا ئەم کاتە، ئێستا 73 میلیم باریوە. لە سلێمانی ساڵی ڕابردوو 145 بوو، ئێستا 258، دۆک 27 بوو، ئێستا 124، هەڵەبجە 204 بووە، 224 بووە. بارانی پێویست تا ئێستا باریوە لە ناوچە جیاجیەکان بەپێی ئەم ئامارانە بێ؟ ئێمە جارە یەکەم ئەو پێوەرەی کە ئەکرێ دوو ئێمە پار بەڕاستی لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچێ بوو لەو ساڵانەی کە کەمترین باران باری. یعنی ئێمە کاڵین ئەم ساڵ لە پار باشترە بە دڵنیاییەوە دڵخۆشین، یعنی ئەمە هەنگاوێکی باشەوە کۆڵی لە ڕووی ژینگەییەوە باشترە، چکە ئێمە زۆرە ترسین ئەمە ئەگەر ئەوەی پار جارێکی کە دووبارە بێتەوە بە تایبەتیش بە دواییەکە کارەساتێکی ژینگەیی هەم گەورە دروستە بێ هەم بێ ئاوێکی قورس ڕوئە. بۆیە ئێستا کاڵین لە پار باشترە لە خوا بەزیابێ زۆر زۆر باشە. بەڵام هێشتا ئێمە پێوەرێکمانە ئێمە بێ لەگەڵ تێگڕای گشتی حسابی بکەین. تێگرای گشتی ساڵەکە؟ تێگرای گشتی ساڵەکە بارانبارین هەبێ لە کوردستان لە بەپێی ناوچەکان فەرقەکە. مەسەڵەن ئێستا ئێمە ئەگەر داتای سلێمانی وەرگرین، سلێمانی بە تێگڕای گشتی نزیکەی 680 ملیم ئەبێ باران بارێ لە خلالی ئەم ساڵەیە. لەوەش گرنگتر ئەوەیە ئەم 380 ملیمە ئەبێ بەپێی مانگەکان و وەرزەکان، یعنی ئەو گونجاوە کە ئاوا دابەش بێ. مەسەڵەن ئێمە وەرزانەمان هەیە، وەرزی پاییز بەگشتی بارانەکانی ئەکەوێتە مانگی 9 و 10 و 11. ئێمە مانگی 9 و 10 و 11 بە پاییز حسابەکەین. مانگی 9 و 10 و 11 ئەبێ ڕێژەی بۆ هەر وێزگەیەک لە هەرێمی کوردستان ئەبێ ڕێژەی نزیکەی لە 16 بۆ 20 لەم وەرزەیە ببارێ. ئێمە ئێستا ئەم وەرزە کە ئەم سێ مانگە بوو زۆر کەمباری، یعنی جارێ ئێمە پاییزەکەمان ئەوە بووە دیاردەیەکی، یعنی خەڵک هەمووی قەلق بوو ئەترسا لەوەی کە ئایا ئەم ساڵیش وەک پاری لێ، یعنی ها بە تایبەتیش ئەبەسترایە بۆی کە تا سەرەتای ئەم ساڵیش ئەلنینۆیە. ئەلنینۆ واتە لەم مەنتیقانە باران کەمەیگرێتەوە بەپێی ئەو دیاردە سروشتی عالەمیە کە هەیە. بەڵام هەر ئەو ساژ پێشبینیەکانەوە بوو کە زستانەکە باران هەیە. بەڵام ئێمە لە هەمان کاتە ئەم لە ساڵ 90 یا بڵێن 80 یا 15-16 کە لە وەرزەکانە کەمەکە خۆ دەزانی دووسێ مەشاکیلی ژینگەی گەورە دروستەکە. هیچێ لە مەشاکیلەکانی کە ئێمە زۆرترەی بەستینەوە با بڵێن وەکو وڵاتێک لە کۆنەوە تا ئێستا کە وڵاتێکی کشت و کاڵین و زۆرترین بەرهەمەکانیشمان گەنم و جۆ و بەروبوومە دانەوێڵەیە با بڵێن زستانەیەکانە. ئەمە هەموویە بێ پاییز بە تایبەتی کە لە کوردەواری هاڵێ 4-11 حەقەپەڵەیە، واتە ئەگەر لە 4-11 تێپەڕی ئیتر خەڵک تۆزێ قەلەقە بێ، مەترسیە بێ، دوایە و بەرهەم کەمە بێ. یعنی تۆ ئێستا لەوانەیە بە کشت و کاڵ بکەی، بەڵام تۆ لە بۆایە لە مانگی 11 مەسەلە ئەفو لە 4-11 بەرهەمەکە زیاتر دەبوو، بەرهەم زیاترە بوو، ڕۆکەکە خاکەکە جوانتر خۆیە گرت، ئاوەکە تێراوترە. یعنی ئێمە ئەگەر ئەلەمەی قسە بکەین مەجارێ وەکو وشکە ساڵی گەنم و جۆیە کشت و کاڵی شتێکمان ئێمە کە کەمتر باسەکرێ زۆرتر هەتا ئەم دەقیقەیە جگە لە کەسە پسپۆڕەکان و زانکۆیەکان کەسەکان لە دەرەوە وشکە ساڵی هەرە بەستنەوە بە کشت و کاڵەوە بە دەرەجە یەکەم، دووەمیش ئەی بەستنەوە بە گەنم و جۆ، یعنی وەرزی گەنم و جۆ کە پشت بە ئاو بارانە بەستی. بەڵام ئێمە لەمە مەترسیداتر وشکە ساڵی ئاوهەواییمان هەیە کە ئێستا هەموو یەکێ لە ئێمە بینیمان
مەسەن ئێمە مانگی 11 لە مانگی 9 چوو یعنی گەرم بوو خەڵک هەمووی بە تیشێتێکەوە کەواتە ئەمە وشکە ساڵیەکی ئاوهەوای یعنی ئاوهەوا گۆڕاوە ئاوهەواش کە ئەگۆڕێواتە پاییز کە وەکو خۆی نابێ چرۆی دار و درەختەکان بەروبوومی با بڵێن زیندەوەری ناو خاکەکان زیندەوەری هەمویان ژیانیانە شوێ ئەو زیندەوەرەی کە ئەبێ لە مانگی با بڵێن دەیە لە خاجێکی شێدارا بێ ئەو مانگی دەشت باران نەباریوە مانگی 11ش وشک بۆ تا ڕادەیە با بڵێن ئەمە دانانی گەرا و تۆ هەر یەکەیان بە پێی جۆری یانیەوەی کە بایۆلۆجیەکان ئیشی لێکەن بەبەستمان لەوەی کۆسیستەم تێگەچێ یعنی تۆ مشکلەکە لەوە نیە ئێمە هەربی بەستنەوە بە گەرم و جۆ تۆ کاتێک باران لە پاییزەکەی ئەو پاییز بە بچوین بەرز لە مانگی 9 دەی 11 دەبوو لە 120 ببارێ بە تەقریبی وایە لە ئەوەی تر چۆن دابش دەبێ ینی ئێستا وەرزی بارانبارین ماوە ینی سبوون ئێمە کاتی تریژ ماوە زستان و بەهاریشمان ئێمە بە پێ ئەمە مەسەلەن بەگشتی ئەڵێن لە 16 بۆ لە 120 پاییزە یعنی ئەگە 16 بێ باشە حەڤە بێ باشە هەش دەبێ کێشە نییە بەڵام بۆ نمونە 15 بێ زۆر مشکیلە نییە دەبێ و بەرەو خوار بێ ئەوە دوای ئەمە باش دوای لە زستانە تقریبەنە بێ لە 149 بۆ 51 بەگشتی ئەبێ لە زستانەکە ئەمەندە باران بارێ اینجا تۆ کە پاییزەکە و باران نەبوو پلەی گەرماکە و بەرز بوو یەکێ لە مەسەلەکانی کە دروست جگەلەوەی دابەشبوونی بارانەکە خراپە بارانی زستانیش ئەبێ بەلایانی کەمەوە لە زۆربەی زۆری شاخەکان بەفر بێ تۆ لەبەرەوەی پاییزێکی گەرمە بەڕێ کردووە مەترسیەوە هەیە زستان باران زۆر بێ کە بارانیش زۆرە بێ معنای وایە ئاو ناگرێتە خۆی تەفرەکە باشترە حتمان بەفر تەغزیەی ئاوی ژێرزەویە کات تەغزیەی کانی و ئاوەکانەکە ئەوەی تریش ئەوەی تریش تقریبان ئەبێ لە 135 اینجا ئەمە بکەوێتە بارەوە معنای ئەگەر لێرە لە 116 بوو لێرە لە 135 دەرەچێ ئەگەر لێرە لە 120 بوو لەواچێ لێرە لە 133 بکەوێتە بەهارەوە دابشکاری دوای ئەمە تێکڕایی ئاوە سەر دروستبوونی لافە و بارانی بەلێزنەش دەکەین کاکتۆر ساڵح سوپاسی جەنابیشی دەکەین کە لە چەمچەماڵەوە لەگەڵمانی ئەگەر جەنابەت تشکێ بخەیتە سەر سنووری چەمچەماڵ لە چەند ناوچە خەڵک بڵێنەوە دوو گیان لە لەزان هەبوو بەڵام جگە لەوەش زیانی زۆر بڵین هەم لە ڕووی خانوبەرە لە ڕووی ئۆتۆمبیل حوزی ماسی خەڵک زۆر زیانی بەرکەوتوو بۆ تا ئێستا شۆکارەکەی ڕوون بۆتەوە هۆکارەکە ئایا سروشتی یاخود کەم تەرخەمێ لە سیستەمی ئاوەڕەوە لە گرتنی ڕێڕەوی سروشتی سپاس بۆ جەنابتان سپاس بۆم دەفرەتە هەڵبەت سروشتی بارانبارینەکە بە بەراورد بە بارانەکانی پێشوو زۆر تون بوو و بەڵێ کارەساتەکە کارەساتێکی سروشتیە بەڵام بەدڵنیە و دەستی مرۆڤیشی تێدا بووە و ئەوەی کە دیاری ئەکات کە دەستی مرۆڤی تیا بووە ڕێڕەوەکانی ئاو بوون کە لە ڕابردووە تەڕان ئەمە جاری یەکەم نییە لە چەمچەماڵە ئەمڕۆدا و دووبارە بێتەوە ئێمە ئەتوانین بڵین بەهۆی وشکە ساڵانی ڕابردووە بەنداوەکەی بەردەم قایمەقامی چەند ساڵ دو سێ ساڵێکە وشکە بەداخەوە چونکە قایمەتی چەمچەماڵ بەڕاستی ئێمە هەستەکەین کەم تەرخەمیەکی زۆری هەبووە و بۆیش ئاوا بە تەحدید ناوی ئەهێنین چونکە ڕێڕێوی ئاوی چەمچەماڵ دابەشە بێ بەسەر دوو بەرەیە بەرەی یەکەمیان بەرەی ناحیەی شۆڕشە و بەرەی دومیشان بەرەی چەمچەماڵە بەری چەمچەماڵەوە لەوێ ڕێڕەوێکی ئاوی دروست کراوە ئەم ڕێڕەوە ئاوێ ئەکەوێتە پشتی زانکۆی چەرم و ئاوەکە ئاراستە ئەکات لە دەرەوەی چەمچەماڵەوە دابەزێتە خوارەوە بۆ چەمی باسەڕەوە بۆ شیوە سوور ڕێڕەوی دووەمیان کە ڕێڕەوی شۆڕشە دیسانەوە ئەویش ئاوەکە لە سەروی ناحیەی شۆڕش لە تەنیشتی گوندی مۆفەر ئاراستە ئەکات بۆ خواروی ناحیەی شۆڕش و بۆ سەر چەمی گۆشقوت هەڵبەت ئەم دوو ڕێڕەوە لە ساڵانی ڕابردووە تەجاوزی زۆریان کراوەتە سەر و ئەم دوو ڕێڕەوە کاریگەریەکی ئەوتۆیان لەسەر دروست کراوە کە ئەگەر بین و بەراوردیکەین ئەتوانین بڵین لەم بارانە بەهێزەی ئەم ساڵدا 20 لە سەتی ئاو بە ڕێڕەوە سروشتیەکەی خۆیان بەو ڕێڕەوەی کە بۆی دیاری کراوە ڕۆیشتۆ باقی ئاوەکە
ڕێڕەوەکەی شکاندووە بەهۆی بەرتەسکردنەوەی ڕێڕەوی ئاوەکە لایەن هاوڵاتیانەوە جا ئەم تەجاوزانەی کە کراوەتە سەر ڕێڕەوەکانی ئاوچێ لەبەری ناوشوان چ لەبەری ناحی شۆڕش وای کردووە کە ئاوەکە بشتێتەوە بەسەر قەزای چەمچەماڵە و بەشێک لە ئاوەکە بەشی زۆری ئاوەکەیش بگەڕێتەوە بۆ ناحیەی شۆڕش کە لە ناحیەی شۆڕش زیانێکی مادی و گیانی هەبووە و زیانەکان زۆر زیاتر بوون لەو زیانانەی کە لە ناو چەمچەماڵ کەوتون. بۆیە ئێمە ئەڵێن بەڵێ کارەساتی سروشتیە بەڵام هەم بەشێک لە هاوڵاتیانی تایە کە بەمەبەستیان بێمەبەست کاڵین بەمەبەست بەشێک لە خاوەن زەویەکانی ئەو سنوورە کە زەویەکانیان بە شێوەی دووەنم ئەفرۆشن هەستاون بە پڕکردنەوەی ڕێڕەوەکانی ئاوشی و دۆڵەکان بۆ ئەوەی تەخت بن و شێوەیەک پیشاندن کە بۆ فرۆشتن بە شێوەی دووەنم بشێت و باخ و مەزرای لەسەر دروست بکرێت. ئەمان بەمەبەست بووە بەڵام بەشێکیشی بێمەبەست بووە هاوڵاتیەک کاتێک کە خانۆکەی تێکدا ویستێتی نۆژەنی بکاتەوە خاشاک و پاشماوی خانۆکەی بردووە لە شوێنێکە ڕۆی کردووە بەداخەوە بەرپرسانی شار لەم بابەتەیان نەکۆڵیوەتەوە بە دوایان نەچوون لە کاتی با بڵێن ئەو سەرپێچیانەیە زۆر بەداخیشەوە بەر لەوەی کە بارانەکە بێت بە چەند ڕۆژێک کەشناسی هۆشداریدا کە شەپۆلێکی بارانبارینی زۆر بەهێز ڕوو لە هەرێمی کوردستان ئەکا و بە تەحدیدیش ناوچەکەیان تەحدیدیش کردووە لە ناوچەی گەرمیان و چەمچەماڵ تونتر ئەبێتەوە. چەند ڕۆژێک لە بەردەم ئیدارەی شار و سێکتەرە خزمەتگوزاریەکانە هەبووە شارەوانی و ئیدارەی شار و ئەوانە هەبوو کە بتوانن چاوێک بەو ڕێڕەوانی ئاوەکە ئاوا بخشێن بزانم ئەگەر بربەستێک هەیە بربەستەکان لادەن ئەگەر تەسکبوونەوەی هەیە تەسکبوونەوەکان لادەن کە 3 ڕۆژ لانی کەم 3 ڕۆژیان لە بەردەسا بۆ زۆر بە ئیسراحەت بەبێ هیچ تەڕوتوشیەک بەبێ باران و هەموو ئەو ئامێر و ئالیاتانی کە لە بەردەستیانە بۆ ئەتوانی بە ئیسراحەت ڕێڕەوەکانی ئاو فراوان بکەنەوە و کارێک بکەن کە ئاوەکە ڕێڕەوی ئاسایی خۆی بگرێت و بڕاتە دەرەوەی شار ڕوو نەکاتە ناو شار. ئێمە ئەبینین ڕێڕەوی ئاو تەنها ئەوی بەری شۆڕش لە 5 شوێنلانی کەم ئاراستەکەی گۆڕراوە یان بە شێوەیەک بەرتەسکراوەتەوە کە نەیتوانیەوە پێیا بڕە لە 5 شوێن ئاو لە ڕێڕەوەکەی خۆی لاوی داوە و دابەزیوەتە ناوشاری چەمچەماڵ و ئەمەش بۆ هۆکاری سەرەکی بۆ ئەو زیانە زۆرەی کە لە ناوشاری چەمچەماڵا بووە. لە 2 شوێن ڕێڕەوی ئاوەکە لە ئاستی ناحی شۆڕشت بەرتەسک کراوەتەوە و ئەمە وای کردووە کە زۆری ئاوەکە بەشی هەرە زۆری ئەو ئاوەی کە لە ڕێڕەوە ئاوەکە لای داوە بە ئاراستەی ناحی شۆڕشا بێ و لەسەرەوە تا خوارەوەی هەموو ناحی شۆڕش بگرێتەوە. لە یەکەم ماڵی ناحی شۆڕش کە لە گەڕێکی سەگرمە یان دروستتر بڵێن گەڕێکی موافەریەکان ئاوان مەشهورە لە ناحی شۆڕشە لە یەکەم ماڵەوە دەستی پێ کردو تا کۆتا ماڵ ڕۆیشتووە و زیاد لە 200 ماڵ هیچ شتێکیان بۆ دەرنەچووە زیاد لە 200 ماڵ هیچ شتێکیان بۆ دەرنەچووە زیاد لە 500 ماڵیش بە شێوەی نیوەی یعنی نیوەی ماڵەکەیان ڕۆیشتووە جا ئەو نیوەیە سیارەی گرتووەتەوە مەڕووماڵاتی گرتووەتەوە ناوماڵی گرتووەتەوە چەندین ماڵ هەیە مەڕووماڵاتەکەیان ئاو بردوێتی چەندین سیارە ئاو بردوێتی زیاد لە 200 سیارە بە شێوەی با بڵێن جوزئی زەرەرمەند بووە. باشە کاکتۆر بۆیە ئێمە ینی ئەوەی کە ئەی بینین کەم تەرخەمیەک هەیە سەرڕای ئەوەی کە کارەساتەکە سروشتیە بە کەم تەرخەمی و گوێ پێنەدانیش هەبووە. باشە کاکتۆر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە یعنی ئەو ڕێڕەوە ئاوی کە پڕ کراوەتەوە هیچ کۆمپانیایەکی نیشتە جێبوون لی دروست کراوە یاخود زیاتر خانووی هاوڵاتیان و خانووی هاوڵاتیان یاخود کۆمپانی نیشتە جێبوونیشی لێیە ڕێڕەوەکە کە گۆڕدراوە یاخود ئاوەڕۆکەش ئێکاوە ئاوەڕۆی ناوشار ئاوەڕۆی نییە کە بۆ نمونە لە نزیک ماڵانی ژمان هۆڵا بێ شوێنی لێ دەرچوون نەبووە. ئێمە ئەوەی کە تێبینیمان کردووە هەڵبەت بەشێک لە منهۆڵەکان لە سنتەری قەزای چەمچەماڵ بەشێک لە منهۆڵەکان پاکراونەتەوە بە فیعلی بەڵام بەشێک لە گرفتەکەیش ئەوە بووە کە منهۆڵەکان توانای ڕاکێشانی ئەو هەموو ئاوەیان نەبووە کە ڕووی کردوەتە ناوشاری چەمچەماڵ. ئەمە بەشێکەتی سەبارەت بە بەرتەسکردنەوەی ڕێڕەوی ئاوەکانیش
ئێمە ئەبینین مەسەلەن کۆمپانیا هەیە بۆ ئەوەی پرۆژەیەکی نیشتەجێبوون پارچەزەیەکی پێدراوە بۆ پرۆژە نیشتەجێبوونەکەی هەستاوە بەشێک لە ڕێڕەوی ئاوەکەی تەسک کردووەتەوە بە مەبەستی بێ مەبەست هەڵبەت من جاری تریش ئەوەم وتووە بەڵام هەست ئەەکەین بەشێکی مەبەستدار بووە دەویەکان بە شێوەی دووەنم فرۆشراون و ئەو دووەنمانە کاریگەری زیاتریان هەبووە چونکە سەرەتای چەمچەماڵ کاتێک کە ڕێڕەوی ئاوەکە ئاگاتە سەرەتای چەمچەماڵ بەنزینخانەیەک لەسەر ڕێگەکە هەیە ئەو ڕێڕەوی ئاوەکەی گۆڕیوە ئاراستەی ئاوەکەی گۆڕی و خستێتە پشتی بەنزینخانەکە بۆی بتوانێت ڕێگەیەک بکاتەوە بۆ ئەوەی ئۆتۆمبیل بە ئیسراحەت بێتە ناو بەنزینخانەکەەوە هەڵبەت مافی خۆیەتی کە ئۆتۆمبیل بێتە ناو بەنزینخانەکەەوە بەڵام ڕێڕەوی ئاراستەی ئاوەکەی گۆڕی و خستێتی پشتی بەنزینخانەکەەوە لەوێ لادانێکی کەم هەبووە لە بەنزینخانەکە ڕەت ئەبێ دێتە خواردترەوە لەوێ باڵێن چەند گەڵا بەخۆڵێک کراوەتە سەر ڕێڕەوی ئاوەکە ئەمەی شوای کردووە کە ڕێڕەوی ئاوەکە تەسک بێتەوە دیسانەوە لەوێش ئاوەکە تەجاوزی هەردوو سایدی کەرکووک سلێمانی کردووە هەردوو سایدی شۆستەکەی نێوان هەردوو سایدەکەی کردووە پەڕیوەتەوە بە ناو شاری چەمچەماڵ بەرزترین گەڕەکی شاری چەمچەماڵ کە لای خۆمان بە موسەلەفەکەیان سێگۆشەکە ناسراوە ئەو گەڕەکەی گرتووەتەوە ڕژاوەتە ناو ئەو گەڕەکەیە لەوێ ڕەت بۆ دیسانەوە هاتۆتە خوارەوە بەنزینخانەیەکی تر هەیە لەسەر ڕێکەیە دیسانەوە لەوێش کە پردێک کراوە بۆ پەڕینەوەی سیارە دیسانەوە ئاوەکە لای داوەتەوە دابزیوەتە ناو شاری چەمچەماڵ لەوێ تێپەڕێ دیسانەوە هەر لە ئاستی گەڕەکی چەرموستی لەوێشا پردێکی بچووک دروست کراوە بۆ پەڕینەوەی هاوڵاتیان بە ئۆتۆمبیلەکانیان دیسانەوە ئاوەکە دابزیوەتە ناو شاری چەمچەماڵ و ئەمەیان زۆرترین زیانی هەبووە ئەمە سەبارەت بە قەزای چەمچەماڵ هەڵبەت سەبارەت بە ناحیەی شۆڕش ناحیەی شۆڕش دیسانەوە لە سەرەوەی لە نێوان گوندی مۆفەر بۆ ناحیەی شۆڕش لێ ڕێڕەوی ئاوەکە بەرتەسک کراوەتەوە و وای کردووە کە ناو ناحیەی شۆڕش لە گەڕەکی مۆفەریەکان لەوێ چەند ماڵێک ئاو بردوونی خوای گەورە ڕەحمی کردووە کە ڕووداوەکە لە ڕۆژا ڕوویداوە خەڵک بەخەبەر بووە ئاگادار بوون کە لافاوەکە هاتووە ماڵ و مناڵ دەرچوونەتە دەرەوە ئەوەی کە ماوەتەوە کەرەستەکانی ناوماڵ بوون بەگشتی ئاو بردوونی ئیتر ئەم ئاوە بە گەڕەکی قەرەهەنجیرەکاندا بەزیوەتە خوارەوە بەشێکی سەنگاویەکانی گرتووەتەوە طبعا لە دووشن ئاوەڕۆی ئاراستەی ئاوەکە هاتوۆتە ناو شۆڕشەوە ئەوەیان گەڕەکی مۆفەرەکان دواتریش لە گەڕەکی سەنگاویەکان لە سەروی زەویە تازە دابەشکراوەکان ئاو هاتوۆتە ناو ناحیەی شۆڕشەوە گەڕەکی شێخانەکانی گرتوێتەوە و گەڕەکی سەنگاویەکانی گرتوێتەوە لە گەڕەکی شێخانەکان سەرەتای گەڕەکی شێخانەکان مزگەوتی ماڵی هاوکاران هەیە پیاوێکی بەتەمەن کە لە مزگەوتا بووە هاتوۆتە دەرەوە دیواری مزگەوتەکە هەرسی هێناوە بەهۆی کاریگەری لافا و فشاری لافاوەکە لەسەر دیوارەکە بەسەریان ڕووخاو وەفاتی کردووە دوای لەوێ هاتوۆتە چەند ماڵێکی ناو سەنگاویەکان لە سەرەتای سەنگاویەکان لەوێش کۆگایەک هەیە ئاوچۆتە ناو کۆگاکە و زەرورزیانێکی زۆری داوە نزیکەی 9 ئۆتۆمبیل لەو ڕێڕەوەیە بۆ هەر 9 ئۆتۆمبیلەکەی ڕاماڵیوە و زەرورزیانێکی زۆریان هەبوو ناحیەی شۆڕش قەزای چەمچەماڵ هەڵبەت لە ناحیەی ئاغزەلەر حەوزێکی زۆری بەخێوکردنی ماسی ئاو بردوونی و زیانێکی زۆری مادی لە خاوەن حەوزی ماسیەکان داوە لە ناحیەی تەکێش ئەوە دیارە ئاوی دەربەندی تەکێ هاتوۆتە ناو ناحیەی تەکێ و کاریگەریەکی زۆری هەبووە قوتابخانەی ببوورن ناوی قوتابخانەکەم بیرچوویەوە دیواری قوتابخانەیەکی سەرەتایی ڕووخانوە بەشێک لە کەم تەرخەمیەکەش ئەتوانین بڵین لە ڕووی ئیداریەوە لە ڕووی بەڕێوەبردننی دائیرەکانە بووە قوتابخانەیەکی سەرەتایی ئەبین لە ناو ناحیەی تەکیە دیواری قوتابخانەکە ئەڕووخێ و قوتابیەکان لە پۆلان ئاوی لافاوەکە ئەچێتە ژوورە و قوتابی سەرەتایین 6 ساڵ و بەسەرەوەن بەڵێ سوپاس دەکەم دکتۆر گیان بەڵێ بەناو قوتابخانەکە و بەڵێ ئەو قوتابیە مناڵانە نازانن چۆن مامەڵەی لەگەڵا بکەن سوپاس بۆ مامۆستاکان هەڵبەت ئازایی و بەجەرگی مامۆستاکان کاریگەریان هەیە لەسەر ڕزگارکردنی قوتابیەکان بەڵێ دێمەوە خزمەتت دکتۆر دێمەوە خزمەتت لەسەرەوەش قسە دەکەین کە لە ستاندا لافاوەیە و لە هاوینشدا و کێشەی کەماوی کاکتۆر هاوڕێمەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە دروستبوونی لافاو هۆکارەکەی دیارە یاخود ئەو شێوە بارانی بەلێزمەش هۆکارەکەی چییە باشە چۆنە بڵین خۆی لە حەقەتە
یەکێ لە سیماکانی گۆڕانی ئاوهەوا کە ئێمە دایمە تەئکیدی لێەکەینەوە وشکە ساڵیەکەیە، بەڵام سیمایەکی کەی گۆڕانی ئاوهەوا ئەو بارانە بەلێزمێ، ینی زیادبوونی بارانی بەلێزمان لە جیاتی ئەوەی بارانەکە دابەش بێت وەکووتمان هەموو بارانی وەرزی پاییز ئەگەر وادانین 150 ملیم باران بارەیە یا 150 لە پاییزا بارێ، ئەم 150 پێویستە بەلایانی کەمەوە 20 لە مانگی نوێ بێ، 80 لە مانگی دێ بێ، یعنی ئەمە ئەم دابەشکاریە بۆ زستانیش بە هەماش. کاتێک یەکێ لە سیماکانی گۆڕانی ئاوهەوا ئەوەیە زۆرترین باران لە کەمترین ماوەیە بێ، بارانی بەلێزمە ساڵی ڕابردوو کەمتر بوو کاکتۆر، بە دڵنیاییەوە هەبووە بەس کەمتر بووە. زائیدەن ئەو فاکتەرە مرۆیانە کە ڕێڕەوەکانیان گۆڕە، بەڵام خۆی یعنی بارانبارینی 150 ملیمێک لە ئەم 150 ملیمی تقریبان لە 2 سعاتێکا بووە، ئەو 2 سعاتێک کە کارە ساتەکە ڕوویە، یعنی بارینی 200 ملیم باران لە 2 سعاتە یەکێکە لە دیاردە ناوازەکان، یەکێکە لە دیاردەکان کە لێکەوتەی گۆڕانی ئاوهەوایە. بە دڵنیایەوە لەم حاڵەتەیە وەکوتم جگەلەوەی کە ئیکۆسیستەم، یعنی ئێماڵین ئیکۆسیستەم چگۆژە ئەی بەستینەوە بووی کە ئەو وەرزانە هەمویان وەکو خۆیان ناڕۆن بەڕێوە، وەرزێکمان هەیە یا 2 مانگمان هەیە وشکە، بەڵام تەعویزی 2 مانگەش لە یەک هەفتەیە یا لە یەک ڕۆژە ئەبارێ. بەس بۆ خاک بارانەکە کەمتر بێ سوودی زیاترە؟ بارانی بەلێزما ئەگە بچینە تەفاسیلەکەیەوە ئێمە لە بارانی بەلێزمایە کەمترین ئاودا ئەچۆڕێ بۆ ژێرزەوی، ئەوە لەویا ئاوی ژێرزەوی مەخزوونی ئاوی ژێرزەوی تەعویز نابێکاتەوە، یعنی ئێستا ئەم 120 ملیمە ئەم 150 یا لە هەندێک شوێن کاڵێ 200 ملیم باریەوە، ئەم 200 ملیمە ئەبێ بەلایانی کەمەوە 6 ملیمی بچواتە ژێرزەویەوە، چونکە لە 130 بۆ 36 ئاو دا ئەچۆڕێ. ئەم لە 200 ملیمەکەیە لەوانەیە 10 ملیم 15 ملیمیش نەچوو بێتە ژێرزەوی، هەمووی هاتۆتە سەرزەوی، کەواتە هەم پڕکردنەوەی ئاوی ژێرزەویمان کەم بۆتەوە، هەم بەشێک لەم ئەگەر بەهاتە 6 ملیم بچێتە ژێرزەویەوە و لە تەسنیفی خۆی بڕۆیشتایە ئەو لێشاوە ئاوە زۆرە نەبوو. ئەمە کەواتە بۆ تەحویزانەوەی ئاوی ژێرزەوی. دووەم وەکو پرسیارەکەی تۆ بۆ خاک، خاک لە جیاتیەوەی ئاو بگرێتە خۆی، خاک ڕائەماڵڕێت چونکە ئاوێکی سەریعە، دڵۆپی بارانەکان زۆر گەورەیە، لێزمەکەی لە مودەیەکی زۆر دیاریکراوی بچووکایە، یعنی کەمایە، ئەمە ئاکا لە جیاتیەوەی خاک ئاوەکە بگرێتە خۆی و خۆی توندکاتەوە وەکۆی بڵێن دەنگکۆڵەکانی یەک بگرێتەوە، بۆشایی بینی دەنگکۆڵەکان ئاوی تێبچێ بە پێچوانەوە دەنگکۆڵەکان و ئاوەکەش هەمووی لەگەڵ خۆیڕ، واتە بارانی بەلێزمە کردداری داچۆڕان کەمەکاتەوە، ڕاماڵینیش زیاکە، یعنی هەردووکیان دوو لێکەوتەی خراپن کە لەم بارانێکی ئاوایە، بە تایبەتیش کە سێمانی پێشووی وشک بوو بێ. بەڵێ ئێسەوەی کەژناس هێرم دایناوە چەمچەماڵ 127 ملیم، ئەنی لە دوێنێ بە 4 کاتژمێرەکە 127 ملیم باری بێ زۆرە، 127 ملیم زۆرە، با بڵێن ئێمە لە بەرەوەی وشکە ساڵیمان دیوە تەمە پێمان خۆشە، واز لە کارە ساتەکە کەس پێی خۆین بەس وەکوت ئین، بەڵام ئەمە ئەگەر ئەم 120 ملیمە هیچ 3 مانگە لە یەک ڕۆژە باریوە، ئەگەر ئەم 120 ملیمە لە مانگی نوێیە 10 ملیم بباریایە و لە مانگی دەیە 20 ملیم بباریایە و لە مانگی 11 مەسەلەن 30 بباریایە، داچۆڕانەکەش زۆرە بوو ئەو لافاوەکەوتۆر. ئێستا ئێمە وشکە ساڵیمان تێپەڕاندووە لە کوردستان، جا کوشتتوکاڵی بێ نازانم کەشوها چەند جۆر وشکە ساڵی ئێستا تێپەڕیوە چۆنە؟ بە حەقەت ئێمە هێشتا نەئەتوانین بڵێن تێمان پەڕانوە، نائەشتوانین بەسەلەن جارێ ئێمە وشکە ساڵی وەکوتم ئێمە سیانی سەرەکیمانەیە و چوارەمیش حسابەکرێ، هیچیان وشکە ساڵی کوشتتوکاڵیە، جارێ ئێمە هێشتا ئەوە باران باریوە دواکەوت ئەبواە لە مانگی 11 یا لە ناوەڕاستی 10 بۆ 11 بارەیە بۆی خەڵک جووتی بکردە، جووت زۆر دواکەوت، ئەمە جارێ دواکەوت. ئەگەر بێت و لە بەهاریشە بۆ نمونە لە مانگی 3 و 4 باران بڕان دەست پێ بکە نیوەی گەرمەکان وشکە بن، یعنی ئێمە کوشتتوکاڵی جارێ هێشتا ناتوانین بڕیاری لێبین،
یعنی دەبی بۆ کشتتوکڵیش لە مانگی 11 و 12 زستان و بەهاری شەر هەبێ ئەبێ بەهار هەبێت چووکە ئەوی کە هەموو جوتیارێک ئەڵێ بەهارە یا لە بەهارە پێویست دوو باران کەمە و سیانیش زۆرە ئێ باش ئەگەر دوان کەمە کەواتە کە دوان نەباری معنای وایە گەرمەکە پێ وشکە ساڵی هایدرۆلۆجیمان هەیە ئەو پێوتیە هایدرۆلۆجی وشکە ساڵی ئاوە ئاوی ژێرزەوی و ئاوی کانیاوەکان و ئاوی سەرزەوی باش یەکێ لە مشکلەکانەوەیە ئێمە هەموو چەمەکانمان وشک بوون کەواتە ئێمە تەعویزانەوەی ئەبێ لە پێشە ئەم ئاوە بچێتە ژێر زەوی و لە سیغەی کانیا جارێککە بێتەوە دەرەوە ئەم ناچێتە ژێر زەوی لە بەرەوەی لە پڕ باریەوە بە ڕێژێکی زۆریش باریەوەواتە داچۆڕان کەم بووە دووەم خاکی ڕاماڵیوە لەبەرەوە زۆر سەری عڕوە ینی جگەلەوەی دڵۆپە بارانەکە و شەپۆلەکە لە مودەیەکی 2 سەعاتی بۆ 3 سەعاتیا بووە ڕۆشتنەکەش چووکە هیچی دانەچۆڕاوە گژوجیانە بۆ بیگرێتە خۆی دارودرەخت نەبووە خێرایەکەی کەم کاتەوە دارودرەخت زۆر میمە گژوجیا ئەو دڵۆپانەی کەیە یا لەگەڵای دارەکانە یا لە گژوجیاکان هێواش هێواژەی نێرێ بۆ ژێر زەوی ئەمەی لێ نەبووە خاک وشک و برک فشەڵ ڕێک هەموو ئاوەکەش هاتووە کەواتە جگەلەوەی دانەچۆڕاوە هەموو خاگەکەشی ڕاماڵڕیوە دوای ئەوە دیسان هەر لە وشکە ساڵی هایدرۆلۆجیە جۆگاکانمان لە خیلالی 2 ڕۆژە پڕپڕە بێ لە ئاو دوای 2 ڕۆژەگە باران نەبارێ بچۆرەوە پێ و سەیرە ئەم هەموو ئاوە باریوە کەواتە تعویزی ئاوی سەرزەویەکەش نایەتەوە هەموویە ڕوا ژێر زەوی ئەوە هیچی ژێر زەوی دروست نەبوو هیچ سەرزەویەکەش لەبەرەوەی ئەوە بە خێرایی باریوە ئەوە بە توندەڕۆکۆی کە ئێستا هەموو یەکێکمان دەیان ڤیدۆمان بینی لەوەی کە کەسەکان بڵاویان کردێتەوە یا کەناڵەکان تۆ 4 ڕۆژی کە بڕۆ سەیری ئەو شوێنەکە یەک دڵۆباویتیانە باش کەواتە ئەمەش خەلەلی هایدرۆلۆجیەکەیەتی باشە ئینجا هینی گۆڕانکاری ئیکۆسیستەم تۆ ئیکۆسیستەمیش کە گۆڕا ینی ناکرێ هەندێک جار جۆمان لێڵێ لە سەحرای سعودیە بارانێکی زۆر باریوە باش ئەمە تەبیعیە بەس خەڵک لەبەرەوەی پێی سەیرەکە لە سەحرا چکە سەحراژە بارێ باران مەسەن 100 ملیم 200 میلیمە بارێ لە سەحرایە بەس لەوێ سیستەمی ژینگەی لە سەحرای سعودیە یا لە سەحراکانی باشووری عێراق ئەو 100 ملیم 150 میلیمە لە 2 جارە ئابارێ ئێمە ئەگە گەرمیان ببێ بەم سیفەتە زۆرترین باران لە 1 جارە بارێ کەواتە تایبەتمەندی بارانی سەحراوی وەرەگرێ ئەمەش دیسان کارەساتێکی کە دروست دەکاتەوە باش لە بری هەموو ئەمانە کە ئەمە سروشتی بوو هەتا ئەوێ ئێستا باشماکە یەکشت گرنگە ئەویژەوەیە بەڕێوەبردنێتی ئەگەر ئێمە ئەگەر ئێمە لە بەڕێوەبردنیا و کەریم کوسان کەم تەرخەمە نەکەم تەرخەماتوانم بڵێم شتێکی ئەوتۆی نەکردووە بۆ ئەم بارانە کە من باش کە منێن بێ ینی سەر ساڵانە چەند لە هەرێم دەبارێت بەگشتی دابارین لە هەموو ناوچەکان هێرێ ئێمە بەپێی ئەو داتایانەی کۆمان کردوتەوە بەپێی ئەو داتایانەی کە هەیە لە ناوچەی گەرمیان تێگڕای باران بارین لە وێزگەیەک 300 لە وێزگەی 350 لە وێزگەیە 500 هەموویمان بە تێگڕایی وەرگرتووە تێگڕای باران بارین لە گەرمیان لە کەم تا زۆر هەموویمان کە کۆ کرۆت و دابەشی ژمارەکەمان کردووە نزیکەی 400 بۆ 450 ملیم بارانەبارێ لە گەرمیان لە کوێستانیش کە مانتیقەی شاخاویەکانەگرێتەوە لە شاخە بەرزەکان و پێنجوێن و حاجۆمەران کە نزیکەی 1000 بۆ 1200 میلیمە بارێ وە لە ناوچەکانی وەکو سلێمانیەوە کە 700 و 600 ئەمە هەمووی تێگرا کۆ کراوەتەوە نزیکەی ناوچەی شاخاوەکان بەگشتی هەمووی 750 میلیم بارانی لێبارێ ئەم دوانە کە کۆکرێتەوە ئێمە تێگڕای بارانمان زۆر زۆرە اینجا دادەبارەی چەند ملیارە ئێمە ئەگەر ئەمە بین بڕی ئەو بارانەی کە لە هەموو ئەم وێزگانەی کۆمان کردوێتەوە بە تێگڕایی لە هەرێمی کوردستان دابەشی ژمارەی دابەشی ڕوبەری دانیشتووە ڕوبەری زەویەکەی هەرێمی کوردستانمان کردووە زەڕبی هەزارمان کردووە ئەکاتە ئەوەی کە ئەگەر تێگڕای بارانی گشتی نزیکەی 45 بۆ 49 ملیار مەتر سێجا ئاو لەسەر ئاسمانی هەرێمی کوردستانێتە خوارەوە بەڵام ساڵ هەیە کەم بارانیە ئەشێ 36 35 40 بێ ساڵیش هەیە زۆرە بارێ ئەچێتە 55 بۆ 6 ئێمە پێویستمان بەچەندە بۆ ئەم دقیقەیە بەپێی ئەو خوێندنەوە بۆ ئەو لێکۆڵینەوەی کراوە ئەوی بۆ کشتتوکاڵ بەکارەهێنرێ ئەوەی کە کشتتوکاڵ تاڵان زۆرترینی پێویستە بۆ
پێویستی ماڵان بە هەموو جۆرەکانیەوە با بڵێن و بۆ پیشەسازی تا ئەم دقیقە ئێمە پێویستمان بە کەمتر لە 20 ملیار مەتر سێجا ئاوە یعنی ئێستا 20 میلیارد زیاتر دەبارێ بەس ئێمە ئیدارەدانەکە ئیدارەکەمان خراپە اینجا ئێمە لە کاتێکا کە بەکارێنین یەکێ لە کێشەکانەوەی تۆ لە هاوینە زۆرتر بەکارێنی کە ئاو نییە لەبەرەوە پەناوی بۆ بیرەکانی ژێرزەویە کۆی هەمومانزانی جاران لە سلێمانی 30 ساڵ پێش ئێستا لە سلێمانی بە 15 مەتر تۆ گەشتی تا ئاو ئێستا بە 200 مەتر بە 300 مەتر هەولێر بۆتە حوسە یعنی ئەم خەلە لەواگە کەواتە بەم بارانەش ئەگەر بێ ئیدارەیەکی ڕێوەی سەر ئیدارەکە چی بکرێت بەمە خزمەت کاک تۆ ساڵا بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە کورتی ئەگەر وەڵامی پرسیارەکەمان دەی سوپاس دەکەم سەبارەت بە یعنی ئێستا ئێوە کێشەی کەمی ئاویشتانەوە لە مەتە لە بڵین وەرزی پاییزیشە و لە هاوین بەڵام لە زستانیش بڵین لە ئێستش ئەو لافاوە ڕوویداوە سپاس بەڵێ کاک حەکیم بەڕاستی دوێنێک من مەشهدێکی زۆر ناخۆشم بینی یەک لەو ماڵانەی کە ئاو چوو بۆ ماڵەوە مەچوین بە هاوکەچوین بەدەمیانەوە هەڵبەت هەڵکی شەمسەماڵ هەڵوێستێکی زۆر مەردانیان هەبوو کە زۆر بەدەم ئەو خەڵکەوە چوون کە کارە سات بار بوون چوینە ماڵێک بۆ پاکردنەوە ویسمان هاوکاریان بکەین 5 دقه ئاو لە بەردەسا بوو ئاو لە تەنکی سەربانیانە نەما پرسیارم پرتم ئەیکەی ئاو هاتووە وتی 13 ڕۆژ ئاومان بۆ نەکراوەتەوە بڕیارە سبەینی ئاومان بۆ بکرێتەوە یعنی ئەبێ بە 14 ڕۆژ بەداخەوە ئێمە لە هاوینە لە تینوە ئەخنچین و لە زستانیشە لە بەنداوەکەی بەردەم قایمقامێتی چەمسەماڵە ئەخنچین و لافاوێک هەستێ چۆڕەبارانێک بارێ ئێمە بێخەمیەوەمان بێ ئاونەمان بات باشە دکتۆر سەبارەت بە قەرەبووکردنەوە ئەمڕۆ وەزام خوبا تاڵبانی شاتبوو و ڕێکخراوە خێرخوازیەکان نەویشتن دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری خەڵک دەکات خەڵکێک قەرەبوو دەکرێتەوە سەرۆکوەزیرانی عێراق لیژنەیەکی پێکێ نابوو سەبارەت بە قەرەبووکردنەوە لە ڕاستیە ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین وەکو یەکەم دەستگای خێرخوازی هاوکاری خۆی گەیاندە ناحیەی شۆڕش و بەسەر چەندین ماڵە هاوکاریەکانی کە بریتی بوو لە $500 زائد دۆشک و بەتانی دابەشی کرد بەسەر چەندین ماڵی زیان لێکەوتووە و ڕێکخراوی تریش هەبوون هاوکاریەکان لە ڕێگا بوون و ئامادە بوون بەڵام بەداخەوە ئەزمموی خەڵکی کوردستان و بە تایبەتیش چەمچەماڵ لەگەڵ ئەو شێوازی قەرەبووکردنەوەی ئەزمونێکی زۆر تاڵە من ئەمڕۆ دوکاندارێکم دواندوتی وەڵای من ئەمە لە تەمەنی کەسابەتی منە 3 لافاو هەستاوە هەر جارێکە دوکانەکەی منی گرتووەتەوە وتی 2 جار ناوم نووسراوە بۆ قەرەبوو تاوکو ئێستا 1 دینار قەرەبوو نەکراومەتەوە بەداخەوە و وتی جاری سێمیش تاوکو ئێستا هیچ کەسێک دیار نییە بێت پرسیاری ڕادەی زیانەکانم کە تاوکو دڵنیابمەوە قەرەبوو ئەکرێمەوەیان نا بەداخەوە ئەزمموی ناحیەی شۆڕش و قەزای چەمچەماڵ و با بڵین قەزای چەمچەماڵ بەگشتی ئەزمونێکی زۆر تاڵمان هەیە لە قەرەبووکردنەوەیە کە نییە ئەو بەڵێنانەی کە ئەدرێت بڵقی سەر ئاون و هیچ تاوکو ئێستا هیچی لێ سەوز نەبووە ئومێدەوارین ئەم جارە ئەگەر بۆ یەک جاریش بێت تەنها جارێکیش بێت ڕاستگۆ بن و ئەو بەڵێنیان بەرنەسەر من بۆ خۆم وەکو خۆم هیچ گەشتبین نیم بەو بەڵێنانەوە هیچ ئومێدێکی ئەوتۆم پێ نییە تەنانەت حکوومەتی عێراقیش لە ڕابردووە کارەساتیان فال بەسەر ناحیەی شۆڕش بەسەر چەمچەماڵە بەگشتی هاتووە چەمچەماڵ پایتەختی شەهیدان و ئەنفال کراوە تا ئێستا هیچ قەرەبوویەک بۆ کەسوکاری ئەنفال نەکراوەتەوە لە کارەساتی ئەنفالە و تاوەکو ئێستا هیچ قەرەبوویەکی ئەو گوندانە نەکراوەتەوە کە ڕوخێنرانەوە تاوەکو ئێستا قەرەبووی ئەو خەڵکانە نەکراون کە لە ڕووداوەکانی تراک زەرەرمەند بوون و تا ئێستا ناحیەی شۆڕش لە تینوە ئەخنچێ ئاوی بۆ ڕاناکێشێ من بە حەقەت بۆ خۆم هیچ گەشتبین نیم و ئەم گەشتبینیە تەنها من نیم و ئەم ڕەشبینیە هەموو خەڵکی چەمچەماڵی داگرتووە و بەڕاستی متمانەمان نییە ئومێد دەکەین بەڵکو خوای گەورە وا بکە ئەم جارە ڕاستگۆ بوون ئەگەر تەنها بۆ یەک جاریش بێ ڕاستگۆ بن و قەرەبووی خەڵکی چەمچەماڵ بکەنەوە باشە بەزۆکۆ باسی بەخشینت کردووە چەندە گرنگە خێرخوازان ینی دەستی هاوکاری درێژکەن تا ڕەنگە ئەوەی حکوومەت تاوکارێکە دواب بکەوێت ئەگەر قەرەبوو بکرێتەوە گرنگە خەڵکی خێرخواز ڕێکخراوەکان پەلە بکەن بە کورتی بێ سپاس دەکەم دەستگای خێرخوازی بەخشین ئەو دەستە ئەمینەیە کە لە نێوان خێرخوازان و خەڵکی لێقەوم ئەوایە
ئومێ دەکەین خەڵک دەست برد بکەن چونکە بە حقیقەت حکوومەت نایەتە دەست. من دوێنێ شەو بەداخەوە سعات 2 شەو ئاگادار کرامەوە کە ماڵێک دوای ئەوەی ماڵەکەیان هەمووی ئاو بردوێتی سعات 2 شەو ژنێک و چەند منداڵێک کە باوکیان لە ئەرکایە لە ناو ماڵەکەیانە بە پێوە وەستاون، ڕاخەرێکیان نییە، بەتانیەکیان نییە پیانی خۆیان پێداپۆشن. زۆر بەداخەوە یعنی کاتێکە چوین بەدەمیانەوە توانیمان شتێکیان بۆ دابین بکەین. زۆر تکام لێکردن کە ماڵەکەیان بەجێ بێڵن و بێن لە ماڵەکانی ئێمە کە وەکو ماڵی خۆیان سەیری بکەن، بەڵام بەداخەوە نەمانتوانی قەنەعەتیان پێ بکەین و توانیمان شتێک دەستگیریان بکەین. ئەوە ماڵێک کە هانای هێنا و دەنگی هەڵبڕی و پەیوەندی کرد ئەبێت چەند ماڵی تر بەو شێوەیە بوو بێتن، بەداخەوە یعنی خەڵک چاوەڕی دەستی حکوومەت نەکا، خەڵک خۆی بێتە دەست و ئەو هەڵوێستە مەردانەیش کە خەڵکی چەمسەماڵ لە ڕابردووە بەرامبەر بە خەڵکی شارەکانی تر هەبوو. حەقی وایە ئێستا خەڵکی شارەکانی تریش دەست و بردکەن. باشە کاکتۆر بە کورتی چەمچەماڵ بڵێن ئەوە غازەکەی هەیە، شارێکی دۆڵەمەندە، بەس کێشەی ئاوی هەیە، ئەوە کێشەی ئێستا بڵێن زیانی لافا و ئەو ئاوڕۆشیەک و پێویست نییە، بەتاوی فەرامۆش کراوە. بە کورتی بێ سوپاس دەکەم. بەدڵنیایی فەرامۆش کرا، بەدڵنیایی چەمچەماڵ فەرامۆش کراوە، لە هەموو ڕوویەکەوە فەرامۆش کراوە. چەمچەماڵ سەرچاوەی دابینکردنی وزەیە بۆ هەموو کوردستان و بەشێکی وڵاتانی دەرەوەی چەمچەماڵ سەرچاوی دابینکردنی وزەی کارەبایە بۆ هەموو کوردستان. بەداخەوە کارەبایی باش نییە، بەداخەوە ئاوی باش نییە، بەداخەوە لە ڕووی خزمەتگوزاریە و ستفرە بەداخەوە بەڕاستی هەست ناکەین خەڵکێکی دڵسۆز ئیدارەی شاری چەمچەماڵ و قەزای چەمچەماڵ بدات. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ساڵح. کاکتۆر بە کورتی چی بکرێ بۆ ڕێگری لە لافاو یا خودت بۆ ئیدارەدانی ئاو بێ بە کورتی بیانی دروستکردنی نەزان بەنداوە ئێمە وزان بەس دوو بەنداوی گەورەمانەیە لە کوردستان؟ ئێمە ینی دووشتمان هەیە هەردووکیان تاواکەریەکەن، تۆ ئیش بۆ هەر کامێکیان بکەی هەردووکیان چارەسەرەکە. ئێمە دوو کێشەمانەیە، کێشەیەکمان هەیە باران و لافا و تێگانی خاک و ڕاماڵین و زایدەنە و کارەساتە ژینگەیانەش کە پار و پێرار لە هەولێر و ئەمساڵ لە چەمچەماڵ و چەندین ساڵگە. ینی کەواتە ئێمە دوو کێشەمانەیە، یەک حەل چارەسەری هەردووکیانەکە ئەویژەوەیە کێشەی بێ ئاوی کە هەموو کوردستان بەگشتی هەیەی، هەموو زەویە زەراعیەکان ناتوانن بە بەردەوامی دڵنیابن لەوەی کە ئاوی هەمیشەییان هەیە بێجگە لە هەندێک ناوچەی زۆر کوێستانەکان نەبێ. تۆ کاتێک ئاو ئەگریتەوە لە وەرزی گرتنەوەی ئاوەکەیە تۆ لافاو کەمەکەیتەوە، بەندا و دروست بکرێ هەموو جۆرەکانی ئێستا ئەگەر بیڵێ مەسەن تۆ کە ئاوە گریتەوە کێشەی ڕاماڵین نایڵی، کێشەی تێگانی زەوی نایڵی، کێشەی با بڵێن لافاو نایڵی، کێشەی کارەساتە ژینگەیەکانی تر کە هەمویان بە ئاژەڵ و ڕۆک و ئینسانەکان هەمووی توژەبن نایڵی. لە بەرامبەریشە حەلێکی جەزریە بۆ هەموو ئەو کێشە بێ ئاویانەی کە لە مرۆڤەکانەوە پێویستی ڕۆژانەیان پێێتی تا ئەگاتە زەرعاتەکان، تا ئەگاتە ئاژەڵەکان، تا ئەگاتە ڕۆک و کامل ژینگەکە. ئێمە لێرە سێ هەنگاوە کە هیچیان زۆر قورس نین بۆ وڵاتێک کە داهاتێکی باشیە، هیچیان قورس نین. یەکەمیان ئێمە ئەتوانین بە شێوازی دەستکرد، مەسەڵەن ئێستا ئەم بارانەی باریوە خۆی ئەگەر بارانەکە بە نۆرماڵ ببارێ ڕێژەی لە 30 بۆ 35 چێتە ژێر زەوی. تۆ ئەبێ لەمە دووە پێویستە بەوەیە بە داچۆڕانی دەستکرد، واتە ئێمە لەو 35 زیاب بکەین. مەسەڵەن لە ناوچەیەکە گۆمایە دروستکەین یا ئەو چاڵاوانەی کە دروستێکەین ڕێڕەوی بۆ دروستکەین بینێرین بۆ ژێر زەوی بۆ قوڵای، یا لە ئاستی ماڵەکانە لە ئاستی باخەکانە. ئێمە جارانەمان و مەسەڵەن باخەکانی سیتەک بارانی هەموو سەربانەکانی خۆیان بە بۆری نەیخەنە حەوشەکەوە بینێرن بۆ چاڵێکی 2 مەتری 3 مەتری. ئێمە ئەوسا پێمانەوت لە پێناوی ئەوەی بۆ بە هاوین بیرەکە وشک نەکە. ئێستا ئەڵێ نا بۆ ئەوەی خاکەکە شەڕانەماڵڕێ، بۆ ئەوەی لافاویش دروست نەبێ، بۆ ئەوەی خانوەکانی خواردەوە زەرەرمەند نەبن. کەواتە ئەمە یەکەمیان چۆن باش
خاڵی دۆمیان دروستکردنی پۆنت ئێستا ئەمە پۆندمان زۆر پێویستە بەنداوی گەورە گەورەمان پێویست نیە پۆندی بچووکمان لە هەموو شوێنێک لە پشتی هەموو دەیەکەوە لە هەموو ڕێڕەوێکی ئاوی چ کەم بێ چ زۆر بێ چ بچووک بێ یعنی جۆگایەکی وەرزیە لە سێ هەمیان بەنداوی گەورە یعنی ئێمە ئەم سێ حاڵەتە کە هیچیان من پێم وایە هیچیان تێچوونێکی زۆر زۆری ناوێت یعنی گە بخرێتە پرۆژۆ لە خلالی 5 ساڵە ئەتوانرێت تەختیەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی ئەوەکە کێشەی کەماوی چارەسەر دەبێ لافاویش دروست ڕاماڵین و خاکیش هیچی هەمووی چار کێشە لە ئیدارەدانەکەی بەدڵنیایی سوپاس دەکەین بەڕێز دکتۆر هاوڕێ یاسین سوپاس دەکەین هەروە لە چەمچەماڵ شەوە دکتۆر ساڵح حەمەڕەشید سوپاسی ئەمەدەبوونی بەڕێزشت دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان ڕەحم